أبا جورا قالي بجدار وقهدار مني دلال وهجا بخير وخشي بمنن بآرامي وآشتي وسلامتي بمنن بتندرسي مني إن شاء الله. قهدار هجا برنامج ما يا خونا إيرو دسريدا إنسان كله إنسانك عبطال وبكيري تشكيني يعني فقيرك تخودا ببيني تشيا بهلكي يعني إنسانك بيكار شیرۆڤاوێنا ئەوە ئەو ئینسانوێکی سەفەری ئەوچوو یادە دووە ئینسان دخەودا ببینی تەجاوزی زارۆکە بکی ئەو چیە ئەو ئینسان وێبی یانی بپەرا وێش خەلکێرە کارکی یعنی وەکە گوبێ وێبی عەمەلە وێ سەرمیانێوی جەستێوی هەڕی شتەرەف دژمنێوی نا ئێگۆ بینی دخەودا گاوای بخۆرتەکی ڕە نیکاحێ دکی خۆرتەکی ناس ئێگۆ پێرە معاملێتکی وێ ئەو ئینسان قەنجێ ئێگۆ فعالی خۆرە بکی ئێگۆ بینی دخەودا گاواوی زارۆکی نیکاح دکی زارۆکی بچووک ئەو چیە ئەو ئینسان وێ ئیشەکی کو نەلایقێوی بی وێ بکی وێ کارێکی بکی گواو کارێویژی ناچی سەری ئێگۆ ببینی دخەودا گاواوی زلامەکی ڕە نیکاحێ دکی زلامەکی مەجهول ناسناکی پێرە نیکاحێ دکی ئەو چیە ئەو ئینسان وێ دژمنێوی چێ بن ئەگەر دژمنێوی نەبنژیکێ شتەرەف ئەهلێوی نا وێ زەرەرەکە مەزن لێ ببین ئێگۆ ببینی دخەودا گا زلامەکی ناس پێرە نیکاحێ دکی وێ نابەیناوادا شریکاتی چێبی وێ هەردوو بەهەڤدوورە سەر تشتێکی نەخەن سەر گونێکی یەکیتیە بکن تفاقێ وێکن بەلێ ئێگۆ بینی دخەودا گاواوی سوڵتان وی نیکاح دکی ئەو چیە دەبێ وێ شتەرەف سوڵتانڤە مالێکی گەلێکی مەزنکەوی دەستێوی نا و وێ سوڵتان مەقامێکی مەزنکەوی دەستێوی نا گۆ سوڵتان ببینی بێ زلامەکی ڕە نیکاحێ دکی وێ سەڵتەنەتاوی مالێوی سوڵتانی ژ دەستێوی وێ هەڕی ئەو ماچێ ئینسان دخەودا لعنەتێ ببینی یانی ببینی لعنەتێ هێناتێنی لعنەت یانی ئینسانکی شەرمەزارکی لعنەتێ لێ تێنی یاژی ببینی دخەودا لعنەتێ گۆلپیرەکە خۆ بێنی عەلامەت دەلالەتێوێ ئەڤە ئەو ئینسان ئینە قەنجە دە نیکاحاوی دەژی نابەینا نیکاحاوی پیرەکاوی دەژی شپایە جار نەژێژی لعنەت دەلالەتی سەر کۆ ئینسان وێ ژ وڵاتێ خۆ دوور ببی وێ بێ بەردان هەندێک وێ قەورێنێ جێویژ مەکانێویانیش دەرنا بەلێ ئەوژ چووما چ ئینسان دخەودا وڵۆ مەنزەرەکێ ببینی شیرۆڤاوی چیە جیجنەنەکێت بینی وڵۆ دبینی مەسەلا وای بەرچەمەک یەشینایە یا لەبەر بەحرەیە وڵۆ یاژی چیاکی خۆشێ کەسک شینایی دبینی ئەو چیە دخەونێدا
دیتنا منظرێ دخەونێدا ئەو ئینسان وێ ببی خودی جاریە وێ ئیشچێوی کارمەندێوی چێ بن وێ زارۆکنە مبارەک ژێرە چێ بن و وێ میراساویژی چێبی ما چ ئینسان دخەودا تشتێکی وندابووی ببینی مەسەلا تخەودا ئەمێ بێژین پەرە نادیت دبینی تخەودا زێرن دیتن مالن دیتن پەزن دیتن تشتێ وندابووی ببینی ئینسان دخەودا ئەو چییە دیتنا تشتێ وندابووی دخەونێدا ئەو دەلالێت سەر جمنێویتکی وێل جمنە خۆ ڕاست بێ هەنێک جیت ناوت هالۆ بێژین بێ ناوەڵە ئێک گۆ تشتێکی وندابووی ببینی مالنەوی گۆژستێوی کوێ وێ لێ بەگەڕی ونیژی بێ ناوەڵە وێ قەحرەوی کە دەرێوینا ڕابن ئەو شتوو ما چ گوێدارە نێژە ئینسان دخەودا ببینی گایید لەیزی لەیستک لەیستک چیە دخەونێدا لەیستک علامەتێک گۆ ئینسان ئیغڕە هەیە ئەو ئینسان دغەفلەت تێدەیە ئەو ئینسان یا هەن حەنەکەی خۆ پێ دکن یا ئەو حەنەکەی خۆ بهناتکی ئینسانێکی ولۆ یانی ئەهلێ ولۆ خەپاندنەیە کێماسیێوی هەنا ددیندا ئێت خەودا ببینی گەواوی بە مێرگێت لەیزی مێرگ خواردنەکە ولۆ گۆشت خۆش کورمانجی دەبێن قەلی بە قەلێت لەیزی ئەو چییە بلندبوونا و ژێرە ڕوومەتە بەلێ دیتنا لەیسکێ دخەودا بچ بلەیزی مخالفەوی تشتی وێ ببینی بینی گای بگوستیل دلەیزی لەیسکا بگوستیلێ دەدی لەیسکە گوستیل کە ولۆ جەماعەت لە هەف دگەنە هەف دبن قسم ولۆ هەنگولیسکێ ناف خۆ دەدڤەشێرن کێ دەرخست مەسەلا وی ئەو پسەر کەت ولۆ سەر تشتاژی ولۆ دلەیزن بەجا ئێت خەودا ببینی گا بگوستیل کێ دلەیزی چییە ئەو ئینسان کارێوی ڤەشاردی دمێنی کەس پسڕێوی نانزانی هەنەژیت بێ ها ناوەڵا ئێ ببینی گاوایی لەیستکا بگوستیلێ بولۆ ببینی دخەودا تشتنەوی وندابوویش دەست چوو بن وێ لێ ڤەگەڕن ئینسان دخەونەدا ببینی کاپا دلەیزی چاوایە کاپ تێ بیرامە پچووکای ئەم گەلکی بوات لەیستن کابێ حەیوانە ولۆ زانێ لەیسکا بە کابا چییە وێژ ئیش ناڤەگەڕی ئیش نەگوتکی وێژێ ڤەگەڕی بەلێ هەنێکژی دبێژن هالۆ دبێ لەیسکا بچەرما ولۆ شەرم ولۆ دکنە مەشک و دکنا ولۆ پێ لەیسن لەیسکە ولۆژی هەیە ئەو چییە دبێ لەیسکا ئەوە بچەرما سڵحەت نابەینات ژمنا دەیە ئێگۆ تخەودا بینی گایی بگویزات لەیزی چییە لەیسکا بگویزا دبێ وێ نابەیناوی و هەنەکادا ئاشتی چێبی وێ کەڤیر حەتیێ ما چ ئینسان دخەودا ببینی شتەغالیە گەلەڤاجی دکی دیتنا شتەغالیە گەلەڤاجی ئەو چییە ئینسان بین دخەودا گاوی شتەغالیە بەڕەدای گەلەڤاجی دکی ئەو ئینسانی گونهکارە
نصيحتا جي قبول ناكي لو رخوي تعالى القرآن وإذا سمعوا له وأعرضوا عنه قو اشتغالي باردايتكن مثلا خوجوا دنا باش يعني يعني إنسان جي وقت اشتغالي باردايدكي خوش راسي دي باش الجناها دبقري قو ببيني دخو دا قا سونده باردايدكي سونده بارداي سونده نلجهدكي أو تشيا دبش جنهكارارا توبيا وش كافر أراكو ببينن كافر بكو ببيني واوي ولو ضروع صندوقي ومسلمان بين بله قدارن هجا او جي چومات انسان دخو دا يعني ادبيات الزماني ببيني مثلا ببيني يكي كرمانج ولو كرمانجي كأدبي تشتغلي ولو درسي كردي دبيجي ولو زماني كردي إزاح دكي شيروفا دكي ديتنافيتشي دخوني دا تشيا دبيو إنسان قوتني وينا برداينا هنا جيت بنا والله إنسان وبي ترجمان وبي عارف بلي ورياشان إنسان عادي بلي ودارن هجا برنامج ما ياخونا إيروجي حتى فيدري خوي خواش خوني خواش شوي خواش حمو وبن وجوار بن إن شاء الله بلي بخير وخشي بمنن و يعني بخير أخوة ببرنامجي بارفة بكن برا هركس الشيروبي خون زانبي خون مزجينينا خون قاصدن ده بخاطري قاصدي وخشبي باش بي راس بي إن شاء الله